ڕاستە باسەکەم لەسەری چێک لەو شانۆگەریانەی کە ئەمڕۆ کاژمێر حوتنی و نمایشەکرێوی شانۆی گۆرانەکانە هەر هەبوونی شانۆ و نمایشکردنی شانۆ بۆ خۆی ئامانجی تایبەتی خۆی هەیە بۆی بتوانرێت لە ڕێگای شانۆیەکان و پەیامە هونەریەکان هەمیشە کاری لەسەر بکرێت هەبوونی شانۆکانیش لە ئێستاە بۆ خۆیان لە ڕێگای ڕێچکە و کارکردنەکانیانەوە توانیویانە بینەری باش لە نێو هۆڵی شانۆیەکانە کۆبکەنەوە شانۆی گۆرانەکان ئەمڕۆ نمایشەکرێت کە لە دەرهێنانی یاداشتی یوسفە یاداشتی یوسفیش بەخۆی لە ڕابردووە خاونی ئەزمونێکی باشە لە کاری هونەری و خاونی فیلمی مردنە کە بەشداری چەندین فستیڤاڵی جیهانی کردو و خاونی خەڵاتەوە ئەم شانۆیەش کە ئەمڕۆ وادەی یەکەم نمایشێتی ئاماژەی پێکراوە. شانۆی گۆرانەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا و بە ئامادەبوونی یەکتەران و ژمارێک لە هونەرمەندان ئیڤنتێک بۆ شانۆی گۆرانەکان لە سلێمانی بەڕێوەچوو شانۆی گۆرانەکان نووسین و دەرهێنانی یاداشتی یوسفە و بڕیارە ساعت 7:30 ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی بێت. شانۆی گۆرانیەکان ئەمڕۆ بڕیارمان وایە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کات و شوێنی نمایشەکەمان ئاشکرا بکەین بۆ بینەران و ئەو مژدەیە بین بۆ کەسانێک کە چاوەڕوانمانن دوای 4 مانگ چاوەڕوانی ئێمە لە نمایشەکەمان تەواو بووین و نمایشەکەمان ئامادەیە بۆ پەخشکردن بۆ ئازیزانێک کە ئایانەوێ و ئێرستاش لێرە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی وردەکاری تێچووی نمایشەکە و ئەو شوێنانێک کە هاوکار بوون و تیای ڕێزلێنانە بەخشین بۆ کەسانێک کە سپۆنسەرمان بوون لە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت جەناوی کاقوبات تاڵەبانیەوە هەتا ئەو کەرتە تایبەتانێک کە هاوکارمان بوون یان ئەو کەسانێک کە بە تایبەت هاوکاری ئێمە بوون. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە دوای ماوەیەکی زۆر لە پرۆڤە گەشتونێتە ئەوەی کە ئێمە ئێستا لەو قۆناغیان ئیشەکەی خۆمان ئەناسێنی نزیک بوونێتەوە لە نمایش زۆر خۆشحاڵین لێرە کۆبوونێتەوە کە ئێمە کۆمەڵێک گەنج بەیەکەوە کارێکی شانۆیمان بەرهەمێناوە کارێکی هونەری هیوادارین ئەمڕۆ بتوانین بە شێوەیەکی باش کارەکەمان بناسێنین.